مانەی کە ئەیان خۆی دەم خواردنەوەوانە چەندێک شەکریان تێکەیت بۆی بەوردی بۆت باس بکەین کە ڕێژەی شەکر لە لەشی توایە لە باشیە یاخود لە خراپیە یاخود ئەشێ بەرەو خراپی بچێت لەگەڵمان نابن. دکتۆر بە خێراتی بانیت باش. بەیانی باش دکتۆراوات سپاس دەکەم سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ بەڕێزت چا خۆی توانیە؟ چا خۆیتەوە؟ بەڵێ. بێ شەکریا بە شەکرەوە. ڕاستەکەی من شیرینکەری سروشتی تێیەکەم پێوترێ ستیڤیا ئەژناوەکو شەکر بەکارنایەن. ئەمە شیرینیەکەوە بەڵام شەکریش نییە. بەڵێ. کاریگەری خراپی نییە؟ زۆر جۆری هەیە دروستکراوی هەیە شیرینکەرەکان سویتنەر لەگەڵ سروشتی هەیە. سروشتەکان هەندێکیان باشە. یەکێ لەوانە ستیڤایە، یەکیانەوە لەوانە ئەریتریتۆڵە، بەس دروستکراوەکان کە زۆر جار لە کەمپوت و لە ساردی و لە شەربەت و لە شتانێک کە مناڵی خوا هەمووی زیانی خۆی هەیە. باشە. دکتۆر لە ماڵەوە یاخود لەو مەجلیسە کوردەواریانەیە شتێک هەیە جێگرەوەی ئەم شەکرە دەستکردە ئەوە بێت کە بتوانین پشتی پێ بەستین؟ جێگرەوەی نییە، نە خوڕمە، نە هەنگوین، نە نەبات، ئەمانە هەمووی بریتین لە شەکر. دەرکەوتۆ بە شێوەیەکی زانستی 1 گرام هەنگوین، 1 گرام خوڕمە، 1 گرام نەبات بە هەمان شێوە 1 گرام سوکەرۆز واتە شەکریتیایە. کەواتە جێگرەوەکەی چییە؟ باشترین جێگرەوە کە ئەوی شیرینە بەڵام شەکری بە شێوەی سوکەرۆز و تیانە بە شێوەی ڕیشاڵتیایە کە هەڵ نامژرێ بۆ لەش بریتێ لە تو. بەڵێ. کەواتە توانین توی وشک بخێنە چاوە؟ بەڵێ توی وشک لەگەڵ چاپ خوڕێ یان ستیڤیا هەیە لە ناوبازاڕیش هەیە بە شێوەی گەڵا هەرزانیشە. ئەگەر بەشیش بخێتە دەم و تامێکی یەکجار شیرینی هەیە ئەتوانێەوە کوترێ یان ئەتوانێت لەگەڵ چاکا بخورێ شیرینێکی خۆشتیاتێ بێەوەی کەوا شەکر بچێتە لەشێ. دکتۆر ئێمە با لەگەڵ بینەرانی خۆمان ڕاست بۆ بین مەبەستم خۆمە بۆ ئەم قسەیە من کە چا خۆمە شەکری تێەکەم. بڵێ. ئەمەی تر ئەکرێ بڵێن کارێکی زۆر ناتەندروستە چکە ڕەنگە بینەرانیش پرسیاریان ئەو بێ باشە لە کۆنەوە ئێمە چامان هەر بە شەکرەوە خواردو بۆیە ساڵێ نەبێ شەکر نەخورێت. ڕاست. شەکر شتێکی تازەیە. شەکر و چا شتێکی تازەیە لە وڵاتەکەمانە. لەوانەیە بگەڕێتەوە بۆ 89 ساڵ پێشەوە شەکر و چانە بووە لە وڵاتە. هەموو شتێکە بووە شەکر و چانە بووە. ئەگەر تۆ سەیری نەخۆشیەکان بکەی وەکو دەردە شەکرا وەکو پەستانی خوێن وەکو نەخۆشی دڵ وەکو مردنی کوتوپڕ دوای هاتنی ئەمە بە چەندین ساڵ لەوانەیە 20 ساڵ 30 ساڵ دوای ئەمە کە کەڵەکە بووە لە لەشی مرۆڤ ئەنجا ئەم شتانە زیاتر سەری هەڵاوە. چی بکەین؟ با ئەمە سەیرێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی بکەین کە بە سەرچاوەیەکی زۆر باشی زانستە پزیشکەکان دائەنرێت و یەکێک کە سەیری هەموو دنیاکات ڕێکخراوی کە سەیری هەموو دنیاکە و ڕابەرێکی باشە. ئەڵێ مرۆڤ بۆی هەیە کە ڕۆژانە 20 گرام شەکر بخوات. مرۆڤێکی ئاسایی 20 گرام چەند کەوچکە چاکە؟ بەداخەوە 4 کەوچکە چاکە. زۆر کەمە. بۆ یەکێک کەمە بێگومان کە چا زۆر بخواتەوە وایە؟ بۆ یەکێک چا زۆر بخواتیان لە هەر شتێک رابی خوا شەکر هەر لە چا ناخورێ. لە مەحەلبی ئاخورێ لە ئاردەمەنی ئاخورێ. ئێستا ئەوەی کە خەڵکەستی پێناکە ئێستا فاسۆلیا و لەگەڵ تەپسی ناوبازار زۆرینەی چێشخانەکان شەکری تێکەن کە ئەمە خۆی لە خۆیان ئەمە بۆی تامەکەی تۆزە شیرین بێ کە ئەمە خۆی لە خۆیان هێندێکی باش بۆ قاپە تەپسییان قابە فاسۆلیایکەی خۆی هێندێکی باش هێندەی 50 چا شەکرەچێتە لەشی تۆ. باشە. بەدەر لەوەش بێگومان پرسیاری بینەرانیشمان هەیە. بەڵێ فەرموو. بەڵام ئەمە ئەو پرسیارە بکەم برنجیش هەر شەکرەمەنی حسابەکەیت؟ برنج بینە سەرەوە شەکرەمەنی شەکرە یەکەمیانەوە شەکرە سپێ کە پێوترێ سوکەرۆز. دوای ئەوە جۆری تری هەیە شەکرمان هەیە لە میوە شەکرمان هەیە لە شیرە شەکرمان هەیە لە ماستا بەروبۆمی شیر شەکرمان هەیە لە برنجە شەکرمان هەیە لە گەنمە. ئەمانە
چۆنن شەکری یەکانەمانەیە کە لە زۆربەی میوەکانە ئاسانە بۆ هەرسکردن وەکو گلوکۆز وەکو فرکتۆز شەکری دوانەمان هەیە وەکو لاکتۆز وەکو سوکەرۆز ئەم شەکرە سپیە شەکری چەندینەی ئاسانمان هەیە کە لە میوەکانە هەیە شەکری چەندینەی ئاڵۆزمان هەیە کە لە شێوە ڕشاڵایە لە میوەکانە هەیە لە چیشە هەیە لە گەرمیشە هەیە لە جۆشە هەیە بەڵام ئەوەی کە برنج بریتە لە نیشاستە بریتە لە شەکرێکی چەندینەی ئاسان زۆر بە ئاسانی لە لەشە هەر سەکرێ و ئەبێ بە گلوکۆز و ئەچێتە پاڵ کاریگەرێکی وەکو کاریگەری شەکری لێ باشە تۆ پرسیارە گاتووە یەکێ لە بینەرەکان باسیەوە کاڵە من چەند ساڵێکە شەکر ناخۆم کارێکی باشم کردوە یا پێویستەکە بە ڕێژێک بیخۆم ڕەنگە ئاگادار نەبێتەوەی ئەم شتانە دیکەشە شەکری تایە وایە بەڵێ پێویست ناکە ئێمە شەکرە سپێکە بخۆین بۆ چکو لە نانە شەکر هەیە لە برنجا شەکرەیە لە میوە شەکرەیە لە سەوزا شەکرەیە ینی هەیە لە تەماتەیەک ئەگەر تەماتەی بێنی 20 غرام بێ بەرامبەر بە مۆزێک کە 20 غرامە تەماتەکە زیاتر شەکریتیایە وەک لە مۆزەکە ئەوەنەی خەڵک هەندێک جار کە برسیە بوو نان و تەماتەیە خواردوانی بەڵێ نان تەماتاخوا وەک وایە برنجی خوارد بێ نان و شووتیە خواوەکو برنجی خوارد بێ وەک وایە شەکری خوارد بێ مەبەستم لێە ئەو کارێکی باشی کردووە کە شەکرە سپێکە ناخوا چکو هێندەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی دایناوە 20 غرامەکە لە شتی ترە وەرەگرێ بێەوەی بەخۆی بزانێ لە نانە وەریەگرێ لە میوە وەریەگرێ لە تەماتە وەریەگرێ لە سەوزە وەریەگرێ لە شتی ترە وەریەگرێ هێندی پێویست زۆرەگرێ بەڵێ لە ڕاستیا خۆیەوە ترەیە چ خوێش و شەکریش لە زۆر شتا هەیە وا کراوە کە هێندەی پێویستی لەشمان بتوانین لەو شتانە وەرگین بۆ مرۆڤێکی ئاسایی بەڵام ئەمەی کە کرێت خوێەکرێتە ناو چێشتەوە شەکرەکرێتە ناو چاوە شەکرێکرێت ناو شترەوە ئەمە زیادەیە کێشەکە لەمەوە دروسە بێ چونکە ئەمە کۆنتترۆلمان نییە بەسەرەوەی کەوا بۆ نمونە خوێ لە زۆر شتا هەیە بەس کۆنتترۆلمان بەسەرەوەیە چەند خوێەکەینە ناو خواردنەوە شەکل لە زۆر شتا هەیە ئەی خۆین هەمووی بەڵام کۆنتترۆلمان لەسەرەوەی کە شەکرە سپێکە نەکەینە ناو چاو نێکێنە ناو قاوە نێکێنە ناو ئاردەمەنیەوە بینەرێکمان پرسیارەوە کە شەکر کاریگەری هەیە لەسەر دروستبوونی زیبکەی دەم و چاوەوە و منەمەوێت ئەو پرسیارە لە بەڕێزی شتکەم لەگەڵەمەیە یەکێک بنمونە ورجێکی تۆزە قەبەی هەیە بە تەنها لابردنی شەکر ئەبێتەوەی کەمبوونەوەی چاوری سەرجگەر و چاوری ورک بەڵێ ئەمیش چۆن شتێکمانەیە لە لەشا پێوترێت کرێف سایکل کرێف سایکل چییە؟ لە کۆتایە دەرەنجامەکەی وزە دروستەکە ئەگەر ئێمە شەکر بخۆین ئەگەر چاوری بخۆین ئەگەر پرۆتین بخۆین هەموویەتە ناوم کرێف سایکلەوە ئەبێ بە ئەستایل کۆئای ئەمە سیتال کۆیە وردەوردە کاربۆنی لێڕۆ کاربێنی لێڕوا تا ئەبێ بە دیTP بێ بە ATP جا دەرکەوتووە ئەگەر هاتوو پرۆتینێکی زۆر یان شەکرێکی زۆر یان شیرینێکی زۆر بخۆین لە کۆتایە چۆن هەڵەگیرێ لە لەشا لە شێوەی چاوری هەڵەگیرێ ئەو چاوریەکە پێوترێت چاوری سەرجگەر ئەوەی کە لە سەرجگەر و لە خوێنایە کە پێوترێت ئێمە خۆمان پێڵێن چاوری سیانیەوە ترایگلیسراید ئەمە لە کاربۆهیدراتە دروستە بێ بێگومان ئەم کاربۆهیدراتە ئەگەر هات وەکو چۆن هەموو چاوریەکی تر زیبکەی دەم و چاوەکات شیرینەکەش زۆر بخۆی ئەبێتەوەی زیبکەی دەم و چاو ئەمە لە یەکلایەنەوە لایەنیشترەوە شیرینی زۆر خواردن و ئاکاکە بەرگری شانەکانی لەش کەم بێت لەبەرەوە لەو سەلچی موانەی کە لەو شوێنانەی کە زیبکەی لێ دروستە کە سەلچی مو هەیە ئەو چاوریە ئەترشێ میکرۆب لە هەموو شوێنێکی لەشا هەیە ینی ئەو میکرۆبە وای لێت پەلاماری شەورێکپایی ترشێنێ ئەبێ بۆ زیبکەی کە لە دەموچاوە دەرەچێت زۆر باشە دکتۆر پرسیارێکەمەوێ وەڵامێکی دروست وەرگرم بڵێ کۆمەڵە خەڵک خۆیان بۆ سەرقال کردووە کە خوێی هیمالایە بەکارێنن وەکو جێگرەوەیەک بۆ خۆی ئاسایی ئەوەندەی من بە دوادا چوونم کرد بەڕاستیش هەر خوێ ئیتر نازانم خوێکی خراپترە ئێستا بە جەناب تەڵم ئەو خوێیانەی هەمانە خوێ ڕووبارە تەنیش ڕووبارەکان یان و شوێنانەی کە وشکە بنەبن بە وشکە زەوی خوێی دەریامان هەیە لە هەموو جۆرەکانی خوێ زبرمان هەیە خوێی وردمان هەیە خوێی هۆڵندیمان هەیە خوێ ڕەشمان هەیە خوێ هیمالایەمان هەیە دەرکەوتووە خوێ ئاسایی ببوورە خوێ ئاسایەکەش هەمانە فلۆریتایە هەمانە
یۆدی تێکرێ بۆی کەوا لەش پارێزێ لە پەریزادە لەش پارێزێ لە کلۆریدان لەم شتانە لە بازار هەیە خوێ ئاسای ئەم شتانی تایە جا دەرکەوتۆ خوێ زبرەکە ئەوەی کەنار ڕووبارەکان ئەوەی کابێ بە وشکە زەوی و لەوە هەڵەگیرێتەوە کەمترین سۆدیۆمی تایە کە کێشەکەی ئەمە سۆدیۆمە دوای ئەوە ئەو خوێیە کە بهاڕێ سۆدیۆمەکەی زیاکە ئەگەر هات و فلۆراید و ئایۆدینی تێکرا سۆدیۆمەکەی زیاکە ئەگەر بەراوردی بکەین بە خوێی دەریا سۆدیۆمی زیاترتیایە ئەگەر بەراوردی بکەین بە خوێی هیمالایە دوو ئەوەنەوە نیوی خوێی ئاسایی خۆمان کە لە کانە خوێەکانە دەرێنرێ سۆدیۆم و کلۆرایدتیایە واتە دوو هێندە و نیو بۆ تەندروستی باش نییە لەو شوێنانەی کە خوێ زیانی هەیە بۆ تەندروستی کەواتە خوێی هیمالایە خراپترە لە خوێ ئاساییەکە دوو هێندە و نیو باش بەڕاستی منەمەوێت لێرەوە ئەوە بڵێم هەندێک لەوانەی کە وەکو پزیشک یاخود وەکو هەشتێکی دیکە خۆیانە ناچەرن عیبێکی زۆر گەورەیە کە تۆ ئەو ناوە بەکاربێنیت بۆی کە سەرنجی خەڵک ڕاکێشی بڵێ ئەمە خوێی هیمالایە و ئەمە مواسەفاتەکانێتی و زیانێ نییە کە خەڵکێکی زۆر لەم جۆلێگرێ کۆتایە بەڵێ بە هەڵایە چوونەڵەن خوێی هیمالایە هەتا بۆ مناڵیش بەکارهێنرێت و زۆر باشە ئێمە لەم بەرنامانەیە ئەوەمان لێ هاتووە بێ هەمیشە هەموو ڕۆژێک سەرقاڵی ڕێکردنەوەی ئەو هەڵانە بین کە چەند بەڕێزێک لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە دروستەکەن کە بەڕاستی ئەبێ لە مەولا لانی کەم ئەمە ڕای منە حەزەکەم ڕای بەڕێزیش بزانم لانی کەم فلتەرێک هەبێ بۆ کەسە بەناو ئەکادیمیەکان چکە بەڕاستی ڕەنگە دکتۆر بێ ئەو کەسە یاخود سپۆر بێ لە بوارێکە بەحساب بەڵام ئەم زانیاری هەڵانە ئەوەندەی سەرنجڕاکێشان و زیادکردنی بینەرە بۆ شخصەکە خۆی ئەوەندە سوودمەندبوون نییە بە پێچوانەوە بەلاڕێیا بردنە لە ساسە لەگەڵ تام زانستێکەیە 20 ساڵە لە دنیا بەکارە 10 ساڵە لای خۆشمان بەکارە پێوترێت چاواشەکاری ئەگنۆتۆلۆژی بریتێ لە چی؟ کۆمەڵی ڕاستی تێکەڵ بە کۆمەڵی شتی ناڕاستەکەی بە خەڵکییت بۆی سەری لێ بشەیە من لەگەڵتام بەڕاستی میدیاکان کاریگەریەکی زۆر زیانبەخشیان هەیە لەسەرەوەی هەموو جۆرە زانستیەک هەموو جۆرە شتێ بە ناوی زانستەوە ئەخەنە سەر ڕوو ئێستا بەنسبەت خوێوە خوێ بە پێی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەبێ ئێمە لە 5 گرام لە ڕۆژێکەواتە یەک کەوچی چا زیاترمان پێویست نییە لە لەشە ئەگەر لە کەوچێکی چا زیاتر خوێ چۆ لەشمانەوە کاریگەری بەدەکانی دەرەکەوێت کە حەز کرد باسی کاریگەری بەدی هەردوو لایەنە باشە دکتۆر بەس باسی ئەوە بکەین خۆرما هەر هیچ نەیخۆن چکۆیکی لە بینەرەکانمان ئێستا و پرسیارەکە ناوی هەنێ میوەی باشم پێ بڵێن کە بەڵێ بە سەرچاوی هەبێ تو شلیک تو بە هەموو جۆرەکانی بە وشکی بە تەڕی شلیک جێلاس هەرمێ سێو مۆس ئەمە ئەو میوانەیە کە چیتیایە شتێکمانەیە لە مەسلەی شەکرا پێوترێ هێندی تیابوونی شەکر بۆ نمونە ئەگەر بڵێن شلیک لە 100 غرامە 40 میلیگرامی تایە ئەمە هێندی تیابوونی شەکرەکەیە بەڵام چەند هێندی هەڵمژینی بۆ لەش چەنە لەو چلەیەکی هەڵمژرێ وا چۆنە خواردنەکە خۆین لە دەممانە هەز بە تامە شیرینەکەکەین بەڵام شەکر نییە بچێتە ناو لەشمان ئەمە بۆ تو ڕاستە بۆ جێلاز ڕاستە بۆ هەرمێ ڕاستە بۆ مۆز ڕاستە بۆ سێوی سەوزیش ڕاستە ئەتوانێمان بەکاربێن بەڵام ئەگەر هات بۆ ترێی ڕەشی ناوگداریش ڕاستە ڕەشی قەترانی بەڵێ قەترانی بەس ناوچیاوێ یعنی ئەوە نەبێ ناوکەکەی تف نەکرێتەوە ناوکەکەشی لەگەڵا بخورێ هەمان شت بۆ کشمیشی بڵێن قاوەیی و یان مێوژی ڕەش دەنگدار بێ هەمان شت ڕاستە تەنانەت لەمە زیاتر لە ناوکەکە شتێکەیە کە میتابۆلیزمی کاربۆهیدرات زۆر ئاساییەکاتەوە لە لەشا کەواتە خواردنی مێوش خواردنی کشمیش کۆمەڵێ سوودی هەیە لەگەڵەوەی کە شیرینە ئەخورێ بەڵام هەنجیر دەهێندەی شلیک بۆ نمونە هەیە هەنجیری وشکەخوا دەهێندەی شلیک شەکریتیایە دەهێندەی شلیک نا 100 هێندەی شەکر شلیک شەکرەکەی هەڵەمژرێ بۆ خوێن
ئەمە هەنجیرێکی ئەمە هەنجیری باسی تەڕەکەم جاگەر وشک کرێ لە سانەوە ئاوەکەی ڕوا چێمێنێتەوە شەکر و شتەکەی هەیە لە من شەکر ناخۆم بەس هەنجیرە خۆچاوە هەنجیرێکی جوان هەیە خراپتری کرد شتێکی زۆر خراپە شەکرەکە بخوا باشترە ئەمانە چین دکتۆر باسێکی ئەمانم بۆ بکەیت بەڵێ خورما هێندەی شەکرە سپێکە شەکریتیایە یعنی دەنجی خورما ئەگەر بڵێن ئەمە 5 غرامە یەک کەوچکی چا شەکریتیایە ئەمەیان نەباتە ئەمەیان نەباتە ئەم نەباتە هێندەی شەکرە سپێکە شەکریتیایە یعنی بەرامبەر بە یەکن نەکەم لە زیاد ئەگەر بینە سەر نقۆڵ ئەمە ئاردی لەگەڵە کە نیشاستەیە لە ناوی شەو شەکر و هەندێک ترشیتیان نەقڵی ترش و شیرینیان پێوت ئەمە ئەتوانی بڵێ لە سانەوە و بەقەدەر نەوە و نۆی شەکرە ئەوی تریبریتێ لە تۆزێ ئاوتۆزێ ئارتۆزێ ترشەمەنی ئەمەیان چییە من ڕاستەکەمان نازانم برادران ئەمە چییە؟ مەگەر لێ بخۆین بۆ بزانێت ئەمیش نەوا شیرینی شتیا ڕاستەکەی نازانمەمە چی پێ بڵێن لەبەرەوە ئەمەیان باز ناکەم جۆرێکی شەکرە و ڕەنگ کراوە شەکر بێ و ڕەنگ کرابێ چەند زۆر شیرینە لەوانەیە نەبات بێ هەمیش هێندەی شەکرەکەی تایە باش خواردنەوە گازیەکان ئەمە چیە کۆلایە کۆلای بڵێ کۆلا سێ جۆری هەیە جۆرێکیان ئاسایەکەیە کە شەکرێکی باشی تایە شەکرە باشەکە چۆنە لەوانەیە لە پەرداخێ ئەو پەرداخە 200 سیسیە لە پەرداخێ لە 200 سیسیا نزیکەی 10 گرام شەکری تایە باش بە پرسیارەکەەوە یێنە سەر دایت و یێنە سەر لایت باشە بەس بە لەوە دەست پێ بکەین بە نمونە پیاڵەیەک ئەگەر بخۆینەوە بەراورد بە پیاڵەیەک چا بەڵێ کامیان خراپترن ئەگەر چاکە بە شەکرەوە پیاڵەش چاکە خراپترە پیاڵە چاکە بەلایکەمەوە تۆ کەوچی شەکری تەیەکەی ئەمە 5 غرامە بەس ئەمە لە پیاڵەیەکە نزیکەی غرامونیە بۆ 2 غرامی تایە کاتە پیاڵەیەک چا بە شەکرەوە خراپترە لە پیاڵەیەک کۆلا و خواردنەوەی گازی ئاسایی بێکمان بۆ شەربەتەکە شەربەتەکە بە پێی ئەوەی لە چی دروستەکرێ ئەوە شەربەتی شلیک بێ هیچ کێشەی نییە هەرمێ بێ کێشەی نییە سێو بێ کێشەی هەیە بە زۆر نییە بۆ چونکو سێ و سەیرێمەکەین 73 میلیگرام لە 100 غرامە شەکر هەیە بەس 5 هەڵەمژرێ بۆ خوێن بۆ چۆنتمان شلیکەکەیکی هەڵەمژرێ لە چل ئەم لە 75ەکە 5 هەڵەمژرێ یعنی ئەگەرەوە لە سێو بێ لە شلیک بێ لە مۆز بێ کەمترە بەزەگە لە پرتەقاڵ بێ ئەو شەکریتایەتی تەنیا هەموو ڕیشاڵ و شتەکانمان هەمووی فڕیاوە تەنیا شەکر و تامەکە و ئسێنسەکە تامەکە و لەگەڵ ئاوەکەمان هێشتۆتەوە دکتۆر بڵێ کەسێک دیارە ناتوانێت زۆر پابند بێ بە نەخواردنی شەکرەوە ئەڵێ گەر ئاسایی ڕۆژانە ئەم شتانە بخۆین بە چ ڕێگەیەک لە لەش بیکەینە دەرەوە ڕێگەیەک هەیە جۆرە وەرزشەیەک یاخود کردارێک کە بکرێ ئەم شەکرە هەمووی سەرفکەین بەڵێ یەکەم ئاو زۆر خواردنەوە دووەم خواردنێکی یەمەنی دوای خواردن دوای تێری ینی شەکرەمەنی ئەگەر ویستی شەکرەمەنی بخوا شیرینی بخوا دوای خواردن یعنی ئەگەر بین پاقلاوەیەک بە دڵی ناشتا بخۆین زیانی زیاترە ئێستا پێتەڵم زیانەکە لە چیە وەک لەوەی ئەگەر دوای تێری بیخۆین کەواتە لەسەر تێری باش لەسەر تێری ئەگەر یەکی حەزە کاشتی شیرین بخوا لەسەر تێری بیخوا هەرچەند هەر باش نییە بەزەگە هەری خوا باش نییە بەس یەک لەسەر سێی خراپەکەی هەیە وەک لەوەی ئەگەر بە دڵی ناشتا بیخوا پرسیار لەسەرەوە کرێ باش خاڵێکی تریش هەبوو باشە لەوانە ئەویش ئەوەی هەوڵ با ئەو شیرینانە بخوات کە کەمتر شەکریتایە و وەرزشیش باسی وەرزش هەموو جۆرە وەرزشیە وزە لە لەش دەرەکات میتابۆلیزم بەهێزەکات لەبەرەوە ئەگەر شیرینی بخوات شەوری و خاپڕۆتین بخوازیە لە پێویستی خۆی نایەڵێت وەکو شەکری خوێنی بەرز بێتەوە ناژەڵێ وەکو چەوری سیانی لە لە شاهڵمژێت لەبەرەوە وەرزشتێکی باش چ جۆرە خوێک ئەڵێ بەکاربێنی چێ لە بینەرەکانمان ئەڵێ کە ئەم خوێنە ئاوهان باشترین جۆری خوێ کامەیە کە بۆ چێشت بۆ خوێ زبری
کوردی بێیۆت بێ فلۆر بەس ئەو کەسانەی کەوا پەریزادەیان هەیە پێویستیان بەیۆدا ئەو کەسانەی کە دانیان کلۆرە پێویستیان بە فلۆرایدا هەچەند تۆزێک زیاتر سۆدیۆمیتیایە ئەتوانن خوێی خۆمانە کە یۆدیان فلۆریتیایە بەکاربێن شەکری تایبەت بە نەخۆشی شەکرە ئەوەی بەڕێزت لە سەرتاشەوە باست کرد ئەو بێ زیانە شەکر شیرینی کەرەکان یانە سویتنەر زۆر جۆری هەیە زۆر جۆری هەیە ئەوانەی کەوا دروستکراون وەکو سەکەرین وەکو زایلیتۆڵ وەکو ئەسیتامین ئەمانە هەمووی زەرریان زۆرە هەندێکیانەگات ئەوەی کەوا لەوانەیە شێرپەنجە دروستکە لە میزەڵانە لە ئێسکا بەڵام سروشتەکانی چەندانەیەکی کەمن وەکو ستیڤیا وەکو ئەریتریتۆڵ ئەمانە تا ئێستا FDA پرۆڤی نەکردووە کە لە بازار ڕایکێشێتەوە ئەوانەی تر لە بازار ڕاکێشراونتە لە شوێنی جۆکۆمەریکا چکو دەرکەوتووە سەلماوە کە زیانی تەندروستی زۆر گەورەی هەیە شێلەوانە شەکرەی شێلەوانە شێرپەنجە بەس ئەم دوانە تا ئێستا ڕانەکێشراوەتەوە و ئەتوان بەکاربێت بەڵێ ئێستا بە ئەو شەکرەی کە پێڵەن حەبی شەکری شەکرە 1200 دانەیتیایە بە 2000 ئەمە ساکارینە ئەمە زۆر زیان بەخشە بەڵام ییت 100 حاب لە ستیڤیا بە 7000 گرانە زۆر گرانە ئەم گرانی لەوانەوە لێ بکە کەمتریش بەکاریبێنی جگەلەوەی کە زیانیشی نییە دکتۆر بینەرەکانمان پرسیاریان زۆر سەرم بابەت تێکێک لەوانەڵێ کۆلای دایەت لەگەڵ کۆلای ئاسایی جیاوازەکەی زۆرە یا چەندێک من کۆلای ئاساییم پێ باشترە چکو کۆلای ئاسایی شەکریتیایە شەکر زیانەکانی ئەزانێت توانین کەمی لێ بخۆیت بەڵام دایتەکە بریتی لەو سویتنەرە دروستکراوانەیە لەو شیرین کرد دروستکراوانەی تایە کە لە زۆر شوێنی دنیا لە بازار هەڵگیراوەتەوە و نایەنن بەکاری بێنن خۆمان سەغڵت نەکەین بڵین دایەتێکم بەرێو ئەوانە هەر کەم پیاڵەیە دوو پیاڵە بە کەمی هەموو ڕۆژێنە لە ساردیەک باشترە لەوەی کەوا ئەو شیرین کەرە دروستکراوانە بکەیتە لەشی خۆت خوێ هیمالایە بێ زیانە زۆر پرسیاریەوان کردن خوێ هیمالایە دوو هێند و نیوی خۆی خۆمان بە زیانە بە زیانە هەنار شەکری زۆرە هەنار ئەگەر مێ خۆش بیان شیرین بێ شەکری زۆرە باشە دکتۆر لەسەر چەوری قسەمان بۆ بکە ئێمە گرفتێکمان لەگەڵ کەیبانووی ماڵ لە ڕۆژانی پێنجشەمەوە هەینی ئەوەیە تەمەن هەموو ماڵک نابێگومان ماشەڵا کە داوەتێک شتێک تەرتیب بکرێ ئیتر خواردنی خۆشەوەیە کە زۆر چەور بێت ئەمە هەستەکەین بووە بە بەشێک لە کللتور لەم شارەیە با بڵێن ئەگەر باسی شوێنی تریژ نەکەین بڵێ چی بکەین بۆ شتە خۆشەکان هەمووی زیان بەخشن شتی شیرین شتی بەتام شتی چاور بەڵام چاوری تا چاوریە ئەگەر بکرێ بڵێن چاوری بڵێن بەو گۆشتاوی کە ئەکرێ کە چاوریەکی ئاساییە لە گۆشتی ئاژەڵیان بریشکەوە هەر بەو چاوریە برنجەکە لێ بنرێ باشترە کەواتە بە چاوری گۆشتەکە لێ بنرێ باشترە ئەمە یەک کەرێ ئەگەر ڕۆچی نەبێ کەرێ حیوانی یان ڕۆنی کوردی خۆمانە ئەوەی جاران لە ڕێستۆرانتەکانیان ئەمە شتێکی زۆر باشە بە بەراورد بە ڕۆن و بە زەیتی ڕۆچی بۆچی دکتۆر ئەم جیاوازە لە چیە بۆچی لەبەرەوەی چاوری کۆمەڵێ جواری هەیە چاوری کۆلسترۆڵمان هەیە چاوری ئاڵۆزمان هەیە چاوری سادەمان هەیە چاوری دروستکراومان هەیە چاوریمان هەیە تێرە چاوریمانەیە ناتێرە لەمە هەمووی چاوریشمانەیە کە وای لێکراوە شێوەکەی بگۆڕێ کەرەی ئەوەی لە ڕۆکۆ دروستەکە شێوەکەی گۆڕاوە لە چاوری ڕۆکەکەەوە شێوەکەی گۆڕاوە و چاوری ترێ پێوترێت ترانسفۆرم بەم بۆچی کەرێ لە چیە لە جۆرە ئاسایەکەیەتی کە چاوریەکی ناتێر و چاوری تێرە بە هەردووچیان و هەندێک چاوری تایە وەکو لە دووجی شاهەیە بە کەمی زۆر بە کەمی لێرە شاهەیە
کە ئەمانە یارمەتی میتابۆلیزمی چاوری لە لەشایە هەرسیەکەن با بڵێن یعنی وای لەکەن ئاسانتر بێ کەمتر هەڵگیرێ بڵێن بەرگری ئینسۆلین لە شاکەم نکاتەوە میتابۆلیزم تێک نات لەبەرەوە ئەگەر هاتوو ڕۆنی کوردی یان ڕۆنی سروشتی کە لە کەرێ ئاژەڵە وەرەگیرێ لەگەڵ ڕۆنی ئەو چەورەی کە لە گۆشتا هەیە بەکار بهێنرێتەوە باشترە بەس ئەگەر هاتوو چێشتەکەی شلەکە برنجەکە چەور بوو بە زەیتی ڕۆچی ئەوە کە پێوترێ تەنانەتەوەی پێوترێ عافیە کە زەیتێکی گرانە لە دەرەوەیەت ئەمانە هەمووی ئەوەنە گۆڕانیشیمیان بەسەرا هاتووە کە ڕاستە لە گوڵە بە ڕۆژەیە بەس هیچ پەیوەندی بە ڕۆژەوە نییە باشە دکتۆر پرسیارەکان ئەمە ئەگەر بەڵێ بە وشەیەک وەڵام بیتەوە شەربەتی مێوش شەربەتی مێوەش باش نییە لە بەرەوەی دەنکەکەی تیانە دەنکەکەی تیانێ بڵێ ئەگەر هەموو ڕۆژێ برنج بخۆین چ جۆرە برنجێ بخۆین و چەنیشی لێ بخۆین بڵێ هەموو ڕۆژێ برنج بخۆی یەک ژەم بخۆ نیوەی جاران بخۆ ئەگەر کێشە لەگەڵ برنجا هەیە برنجی درێژ بخۆ نەک خڕ و ئەگەر هاتوو برنجی درێژ جۆری پاکستانی و هەندی زۆر باشە کە پێوترێ لە بازاڕای 1021 پیاڵن بەسمەتیە و ئەگەر هاتوو بشۆرێتەوە هەندێک لەو نیشاستەیەی لە دەورێتی لا ئەچێت وەگەر بە پڵاو بکرێ زیانەکەیە بێ بە یەک لەسەر پێنجی ئەوەی ئەگەر هاتوو قوبڵیەکی برنجی خڕ بخۆی نیوەڕۆبی خۆی ئێوارە نیوەڕۆی خۆی ئێوارەی خۆی کێشە نییە واتە ئەوە بڵێگەر ئێوارەبی خۆی تر سەرفی ناکەیت و کۆ بێتەوە نەخێر ئەوە ئەو قسەیە هی کاتێکە کە ئێواران ساعت 6 نانەخورا و ساعت 8 خەوتی بەڵام 12 ناخەوێت هەیە بە شەو ئەچێتە دەرەوە هەڵەسێ ئەڕوا ئەچێ بۆ وەرزش ئەچێتە دەرەوە بۆ بازارە چێ بۆ ماڵانی بۆ ماڵان لە هەر کاتێکا بیخۆی پڵاو بێ شۆرا بێتەوە و برنجی درێژ بێ برنجی درێژ و با لەویا ئەگەر یارمەتیە بێ یەکشتڵم هەر برنجێک درێژیش بوو لێدنا کردە سەر قاپەکە دەنکەکانی تەقیبەیەکان وسا ینی نشاستی زۆرە واتە زیانی زیاترە بەس ئەوانەی دەنکەمێنەوەکو برنجی سەدری لە یەک ناکەون ئەوە نیشاستەی کەمە ئەوە باشترە بۆ تەندروستیەک لەوەی نیشاستی زۆرە بینەرێکمان باسی گەرمکردنەوەی خواردنەکە بڵێ زیانی هەیە گەرمکردنەوە بۆ ئەو خواردانەی کە ڕۆنیان تایە بە تایبەتی زەیت ئەگەر چەند جارێک گەرم کرێتەوە گەرمکردنەوەکە بگاتە دەرەجەی قوڵب ئەوە زیانی هەیە بەس هەر گەرمکردنەوەیەک بێ بۆی کاتامێکی گەرمی بە زیانی نییە زۆر باش بینەرێکترمانڵێ بەرنامە لە خۆ جوانە بەڕاستی ڕاستەکە دکتۆر هیوا سپاسی بەڕێز دەکەین بەرنامە لە بەڕێز جوانە میوانداری هەر بەڕێزتەوە خۆشە ئێمە سپاس دەکەین کەشتەکان بە شێوەیەکی زانستی و ئەکادمی باسەکەی بۆ بەلا ڕێیابردنی خەڵک نییە بۆ ئەوە نییە سبەی دوو کەسی تر زیاتر بێتە کلینیکەکەت ئەمە بەڕاستیێکە لە گرفتە هەرە گەورەکانمان لە ئێستا لە باسکردنی زۆر بابەتە بە تایبەت لە بابەتی قەڵەوی و کێش و میوە و ئەوانە ئەم زانیاریانە ئەمێنەوە ئەبن بە دۆکومنت ڕەنگە 10 ساڵ 20 ساڵیش خەڵک سوودی لێ بینێ بەڵام خوانەخوازەگەر زانیارێکی هەڵە بڵاوکەینەوە یاخود خەڵک بەلا ڕێیابەرین ڕەنگە ساڵێک و دوان بڕوامان پێ بکەن بەڵام وردە ئەو شتانە خۆی دەرەکەوێ لە کۆتاییشە ئەمەوێ ئەوە بە بینەرانی خۆشەویست بڵم تۆ ئەو پاروەی کەی خۆیت ئەمە هەموو ئەم زانیاریە وردانەی تایە کە ئەمڕۆ باسمان کرد کە لە نووسینی بەڕێستە تەواوە دکتۆر سپاس بۆ بەڕێزت هاوکارانمان با فەرمونون ئەگەر ئەوانش پرسیاریان هەیە و ترێمە بۆ ئەوانی بەجێ هێڵین دەستخۆشتەکانێمەش بینەرتان بووین بەڕاستی جایمە پێمان خۆش بێمەش یەک دوو پرسیارمان هەبوو دکتۆر ئاماژەی پیاد بەداخۆماوەی ڕابردوو ئێمە هەموو لەسەر ڕێنمای ئێوەی بەڕێز یانی ڕەچاوی ئەو خواردنا ناکەین کە زیانی هەیە بۆمان نەیخۆین بەکاری نێنین یەکێ لەوانە و خواردنەوە گازیەکانی وەکو کۆلایە بەڵام بەداخۆ ماوەی لەم و پێشی تە خەڵک سەر لێ شێوایکی لا دروست بوو یان وایە لێکریان و میوە مەخۆن کۆلا بخۆن دکتۆر تا چەنەما پشتڕاستەکەیتەوە بوومان بڵێ ئەگەر بێنە سەر کۆلاوتمان کۆلای ئاسایی شەکریتیایە باشە ئەگەر لە 200 سیال لەوانەیە
20 غرامی تیاابێ کە پێویستی ڕۆژەکە تەواوەکە ئەگەر وی خۆی تربێ هیچ جۆرە شەکرێکی تر نەخۆی ئەگەر یەک پیاڵە لێ خوارد پێنجی بەقەدەر چایەک کەمتری تایە بەس میوە شەکرەکانی چۆنە میوە ئەو شیرینەی کە هەیەی یان تامە یان گلوکۆزە یان فرکتۆزە یان ڕیشاڵە ڕیشاڵەکە چۆنە هەندێک ڕیشاڵ تامە شیرینەکەیان بەدەممان ڕۆنە خوارەوە بەس میکرۆبەکانمان ناتوان هەرسیکردن نابێ بە شەکر هەڵمژرێ نمونەم هێنایەوە شلیک کە شیرینترین میوەیە 40 میلیگرام لە 100 غرام شلیکە بڵێن گلوکۆزەیە 1 میلیگرامی هەڵمژرێ یعنی تۆی خۆی هەز بە خۆشیەکەی هەز بە شیرینەکەکەی ئیتر بە کاڵی خواردە بە هەر شتێ خواردە ئەگەر شەربەتی شلیک ڕۆژی 20 شەربەتی شلیکیش بخۆی 20 شەربەتی شلیک 8 میلیگرام لە شەکرە چێتە لەش بەڵام ئەگەر کۆلایە یەک پیاڵی لێ بخۆی ئەوە چێتە نزیکەی 2 گرامنیە 2 گرام کە ئەوەنە هەزارەکە لە شەکرە چێتە لەش میوە لە هەندێ سەرچاوە بابزانین لە شواتەوە ئەو خەڵکەش لە خۆی قسە ناکە بڵێ لە خۆی خەڵ قسە ناکە میوە چیتیایە فرکتۆزی تایە فرکتۆز جۆرێکە لە شەکری وەکو گلوکۆز فرکتۆز سوکەرۆزی شەبێتەوە بە فرکتۆز بێتەوە بە گلوکۆز ئەمە دەرکەوتووە لە هەندێ لێکۆڵێنەوەی زۆر بچووکە لە دنیا کە ئەم فرکتۆزە میتابۆلیزمی لە شتێکەیە بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ کە هەموو میوەی خراپ بێ هەموو فرکتۆزە خراپ بێ هەموو فرکتۆزێ ئەو فرکتۆزی کە باسێکن ئەکرێتە ناو ئاونجی میوەوە تە شەربەتی میوە لە ناو قوتووادانرێ کۆمەڵە شتی تری تێکەڵەکرێ فرکتۆزەکەش کۆمەڵی گۆڕانی بەسەرەکرێت کە زیان بەخشە بەڵام ئەگەر تۆ شەربەتێک سروشتی دەستکەوێ ئەگەر شەکرت نەبێ ئەگەر لە شەکرەکە نەترسی فرکتۆزەکە هیچ زیانێکی نییە بۆ تۆ زۆرینەی خەڵک خۆشبەختانە تەندروستن بۆیە زیاتر باسی مرۆڤی ئاساییەکەین ئەژنان گەرمێنە سەر ئەوانەی کە دەردە شەکریان هەیە یان فشاری خوێنە پستانی خوێنیان بەرزە ئەتوانین بە زۆرێکی تر باس بکەین هەرچەند هێندی ڕێپێدرا و لە شەکروتمان 20 گرامە بۆ هەموو کەسێک لە ڕۆژێکە و لە خوێش 5 گرامە بۆ هەموو کەسێ لە ڕۆژ زۆر باشە هەندێک کەسیشمانی ئەڵێن بە هیچ جۆرە چوری ناخۆم تەنها چوری بۆ نمونەوە چوریە تەبیعیانە کە ئەیخۆم بە تایبەتێسە وەرزشێکەیە کەڵێ تەنها دووک بخۆ ئەمە تەندروستە لەوەی کە بڵێ من چوری ناخۆم بەڵام ئەو چوریە خۆشی زیان بەخشنی ئەوەش ئەگەر بەتەنیا هەرەوە بەکاربێنێت ئەوە ئەساسی شتێکە پێوتری چیتۆ چیتۆکە چۆنە زۆر شوێن لە لەشا وەکو مێشک وەکو دەمارەکان وەکو خڕۆکەی سووری خوێن بە گلوکۆزەژین کە بە گلوکۆزەژین بۆیە دانراوە 20 گرام شەکر بخورێت بۆ ئەمانە ئیشەکانی باش بکرێ ئەگەر هات و چاوری بخۆین هەموو جۆرە چاوریەک نەک دووک بەتەنیا هەموو جۆرە چاوریەک ئەو سالەش فێرە بێ لەو چاوریە شتێک دروستە بێ پێوترێک چیتۆن چیتۆکەش لەوە هاتووە مادەی چیتۆن دروستە بێ ئەم چیتۆنە جۆرە مەیەکە جۆرە عەرەقێکە وردە وردە لەش ئەتوانێ میتابۆلیزم و لەسەری بژێ وزەی لێوەرگێ ئەوانەی کە چیتۆ ئەکەن لە هەفتە و یەکەم و دووەم و سێماوەکو سەرخۆشیان لێت هەستەکەن شتێکیان لێگوم بووە چی لەوێ شادانەنراوە بڵێ تۆ بەسە بێت چاوری دووک بخۆی ئەوە بنەڕەتی ئەوەش پێڵم بۆ ئەمە هاتە ناو میدیای زانستی کوردیەوە ئەم چاوری مەسەلەی دووگە کە ئێستا بەرناکەوێ برادەرمەیە بڵێن دادوەرێکی بە ڕێزاڵێ کە من دانیشم نیو چیلۆ دووکە خۆم چونکوچیانە بۆ تەندروستی باش من لەوە ترسم کە بچمە ماتەمینەکەی لە ماوەیەکی کەما چونکو نیو چیلۆ دوو زۆر زۆر ئەمە بنەڕەتی ئەمەش پێڵم لە چۆ هاتووە چیتۆکە ئەوەیە خۆت لە کاربۆهیدرات دوورخیتەوە ئەگەر هات و پێویستی بە وزەی زیاد بوو لە پرۆتین و لە چاوریە وەریگری بنەڕەتەکەی لە چیەوە هاتە لەوە هاتووە کە چاوری دووک لەگەڵ هەموو چاوریەکانی تر لە خەو لە دووک لە بەز کە لە لەشی ئاژەڵا هەیە جۆرە چاوری شتێ ئەم جۆرە چاوریە میتابۆلیزمی چاوری لە شارێکە خاو بەڵام چۆنە وەکوایە بڵێ ئەو شەکرە ڕقلیادانراوە چەند ئاویتیایە بڵێ خوێ چەند ئاویتیایە خوێ 0.0
0.1 ئاوی تایە ئەو خوێی کە خوێ ئەو شەکرە یعنی هەموو شتی ئاوی تایە بەس ناتوانین بە یەکێ بڵین ئەگەر تینود بچۆ خوێ بخۆ لە بەرەوەی تۆزێک ئاوی تایە خەڵک وا تێگەشتووە لە بەرەوەی خوێ ئاوی تایە لە کاتی تینێتیا بچێ خوێ بخوا ئەمەی مەسلەی دووگەکە بەم شێوەیە ڕاست دەستخۆش دکتۆر سپاس بۆ دکتۆراتی زۆرینەی پرسیارە گشتیەکانی کرد لە تەورەکەی خۆیان بەس من یەک پرسیارما بۆوانەی من وەکو من حەزیان لە مزدەمەنی هەیە باسی لیمۆ زۆرەکەن کە ڕێژەیەکی زۆر شەکریتیایە باز لە لیمۆ بێنین یاخوچی شەکریتیایە بەس ڕێژەیەکی زۆر نییە بە بەراورد بە لالەنگی بە بەراورد بە تەماتە زیاتری تایە وەک لە لیمۆ تەماتە ئەو تەماتەی کە هەموو ڕۆژەی خۆین و لە هەموو شوێنێ میوانمانە بەڵام ئەگەڕێنەوە سەرەوەی کە شەکر وانەزانی شەکرە سپێکەیە وتمان گلوکۆز یان فرکتۆزە ڕیشاڵی هەرسکراوە یان هەرس نەکراوە ئەمەیە کەیەن یەکێکی کوشت و کاڵیەت ئەڵێ تەماتێ ئەوەنە کاربۆهیدرەتی تایە ئەو بە شێوەیەکی گشتی قسەکە بە چەند لەو کاربۆهیدراتە گلوکۆزە چەندی فرکتۆزە چەندی ڕیشاڵی هەرسکراوە چەندی ڕیشاڵی هەرس نەکراوە ئێستا بێ لە هەموو سەرچاوە زانستیەکانە هەر شتێکەگری هەموو مژادەکانی تایە کەواتە هەموو شتێ دەرمانە بە زوان نییە هەموو شتێ هەموو ئێستا بڵێن خیار بێنە کۆمەڵەشی تایە پرۆتینی لێ دەرکە تەماتە بێنە بە هەمان شێوە فلان بێنە بە هەمان شێوە ئێمە لە سروشت چیتیایە لە هەموو خواردن لە زۆرینەی خواردنەکان و لە زۆرینەی ئاژەڵەکانە هەیە بەس ئەمە واناکە کە سەر بکەینە ئەو شتە زۆر باشە زۆر باشە مەیوەی تەندروستیەکی باش بۆ هەمووانە خوازیێن سپاس بۆ زانیاریەکانتان زۆر سپاس بۆ ئێوە زۆر گرنگ بوو بەڵە خۆشەویستان بە هیوای ئەوەی کە ئەم بابەتە گرنگەی کە بەڕێز